هەنەرمەندان و هەنەردۆستان و میوانە بەڕێزەکانەوە کاتە و هەموو کاتێکتان شادی و خۆشی بێ. ئەم شەو شەوی چواری هەشتی 2020 لە باخی شێخ شەماڵ لە عەزیزاوە دانیشتوین لەو باخە خۆشەی خوالی تێک نەدا بە بۆنەی یادی لەدایکبوونی کاکە ڕۆمانی کاکە ڕێبواری قەڵاززەیی. ئەمانەیە چەند ئاهەنگێک بڵێن بۆ خۆشی ئەو بەرادەرە بەڕێزانە. هەڵبەت میوانەکان زۆرن دوای لە ناوارەکان ناویان دەبین. هونەرمەندان کاکە جوانڕۆ بە باڵەبان، هەروەها کاک ڕەحیم هەروەها بە باڵەبان، کاکە توانا بە زەرب لەگەڵ کاکە بابانی بەڕی هەردووکیان بە زەرب، کاکە ژەنیار بە دەف و ئیدارە، کاکە بەختیار هەر بە دەف و ئیدارە لە خزمەتە و میوانە بەڕێزانەداین. گۆرانی کاک خالیدی دوکانی ڕێزی براتان پێدینانەوە لە خزمەتەوەی خۆشەویستدایە. وێنەگریەوە ئاهەنگا کاکە ڕاژان هیوادارین دەست و پەنجەی خۆش بێ و بەدڵی ئێوەی بەڕێز بێ. فەرمونەوە ئێوە کۆڕێ هونەر. سەرما
هۆ لە دواتە